بە مەبەستی ئاگاداربوون لە کێشە و کەم و کورتیەکانی قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری، پارێزگاری سلێمانی سەردانی قەزای چەمچەماڵی کردو لەگەڵ قایمقامی قەزای چەمچەماڵ و بەڕێوەبەری ناحیەکان و بەڕێوەبەری ژمارەیەک لە فەرمانگەکانی سنوورەکە کۆبوویەوە. دواتر و لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئەنجامدانی چەند پرۆژەیەکی خزمەتگوزاری لە سنوورەکەدا ڕاگەیاند. بەڵێ ئەو پرۆژانی لە ئاستی دەسەڵاتی ئێمەیە هەر ئەمڕۆ جێبەجێیانەکەین. ئەوانەی تری کە لە ئەو پرۆژانن و لە 150 بەرەو ژووریان جێبەجێ کراون و قایمقامیەت و ناحیەکان و شارەوانی و شوێنە پێویستەکانی ئێرە تەندروستی و پەروەردە و ڕێگەوبان بە پێویستیان نەزانن و لەو جۆرە بودجانن کە ئەکرێت ئیستا بە هیمەتی حکوومەتی هەرێمی کوردستان پارەیان بۆ خەرجکرێتەوە دەستیان پێەکەینەوە. بەشێ لەو پرۆژانە ئیستا دەستیان پێکراوەتەوە جیا لە هەموو ناوچەکانی تر منەتوانم ئەو شایەتێ بم و ئەو پرۆژانەشی کە لەو سێکتەرانن لە ساڵی 2014 بەهۆی قەیرانی داراییەوە بودجەکانیان وەستاوە بە تایبەتی ئەوانەی کە تەخسیساتیان لە داهاتی نەوت هەیە یا تەخسیساتیان لە گەشەپێدانی پارێزگاکان هەیە، هەوڵ ئەین یان پۆلەکەیان بگۆڕین بۆ ئەو بودجانی کە خەرجەکرێن بە پشتیوانی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم، یاخۆت ڕەزامەندی وەرگرین بۆ ئەوەی پرۆژە پێویستەکانیان دەستی پێ بکرێتەوە. لە وەڵامی پرسیارێکی پەیامدا سەبارەت بە چارەسەرکردنی کێشەی کەماوی سنوورەکە لەلایەک و دانانی بەردی بناغی کارگەیەکی ڕیسایکلین لە مانجی ئابی ساڵی ڕابردوودا و کارنەکردن لەو کارگەیەدا تا ئێستا، پارێزگاری سلێمانی ڕایگەیاند. بەردی بنا بەڵێ ئەو پرۆژە ریسایکلینە زۆر دواکە و دەست بەکاربوونەکەی ئێستا ماوەیەکی کەمە دەستی بەکارکردن کردووە کە ئێوە خۆتان شایەتیان خۆڵ و خاشاکی ئەم ناوچانە کۆ ئەکاتەوە. لە هەمان کاتی شعبێ لەگەڵ ئەوەیە دەستکا بە دروستکردنی کارگەی ریسایکلینەکە و ئەوە مەرجی سەرەکیە و لە بەڵێ نامەکەیان نووسراوە ئەبێ جێبەجێ بکرێت و ئێمە چاودێری وردەبین، ئێوەش چاودێرمان بن. کێشەی ئەوەی مە زۆر هەوڵمان ناوە کە سەرۆکی ئەنجومەنیش بووین لەگەڵ ئەنجومەنی پارێزگای سلێمانی زۆرمان هەوڵا تەنانەت ئێمە ڕەزامەندیشمان وەرگرت پارەی لە یەکێتی ئەوروپا تەڵان 3 جار بودجەی بۆ دابین کراوە. کێشەی ئاوی چەمچەماڵ و شۆڕش کێشەی ئاوی سلێمانیشە، یعنی وان نەزانن بە چارەسەربوونی کێشەی ئاوی چەمچەماڵ و شۆڕش ئاوی سلێمانیش بۆ 50 ساڵ چارەسەرە بێ. ئێمە هەوڵمان ناوە کە 3 جار پاری بۆ دابین کراوە لە کاتی خۆیان خەرج نەکراوە، کێشەی تیا بۆ کەوتینە قەیرانەکەوە. لە یەکێتی ئەوروپامان داوا کرد ڕەزامەندیان نابودجەی پێویستی بۆ دابینکەن، بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان وتیانەوە دەوڵەت لەناو دەوڵەتا دروستەکەن، دەسەڵاتی ئێوە نییە ڕاستە خۆ لە پارێزگاکانەوە پارە لە دەرەوە بێنن. بۆیە ئێستا لەگەڵ بەڕێز نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە بڕۆکسل من کە سەردانی ئەوم کرد قسەمان کردووە ڕێکاری یاسایی و شوێنی خۆیمان دۆزیوەتەوە کە بتوانین لە ڕێی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەم داخوازیە بکەین. لەگەڵ ئەوەی قەزای چەمچەماڵ خاوەنی یەدەچێکی زۆرە لە سامانی سروشتی و هەریەک لە وێزگەی کارەبای ماس و کۆمپانیای داناغاز دەکەونە سنوورەکەوە، بەڵام تا ئێستا هاوشێوەی بەشێکی زۆر لە ناوچەکانی دیکەی هەرێم بەدەست نەبوونی چەندین خزمەتگوزاریەوە جیرۆدە بووە کە دیارترینیان نەبوون و کەمی ئاوی خواردنەوەیە لە وەرزی هاویندا. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.